بینەرانی ئازیز بۆ درێژەدانی باسەکەمان هاتینەوە خزمەتتان. شەماڵ عەلیم و ئەمڕۆ لە کەناڵی هیوا سەبارەت بە شۆڕشی ئۆکتۆبەر لەگەڵ هاوکارانم گۆنا سەعید و هیوا عومەر قسە و باسەکەی. ئاشکرایە کە زۆرێک لە ئێوە کاتێک کە باز لە مێژوو دەکرێت بیری بۆ چێت کە ڕووداوە مێژوویەکان دەبێت چپندێک و دەرسێکی بۆ ئەمڕۆمان هەبێت. دیارە ئەوانەتان کە بە شوێن گۆڕانکاری کۆمەڵگاون، بە شوێن گۆڕینی دنیاون، بیرتان بۆەوە چێ ئەبێ شۆڕشی ئۆکتۆبەر چیمان پێ بڵێ سەبارەت بە گۆڕین کۆمەڵگا، سەبارەت بە ئەمڕۆمان، بۆ خەباتی ئەمڕۆمان، بۆ ئازادی یەکسانی زۆرتر. من لە ڕوانگەی منەوە پێم خۆشە بە کورتێک دەست پێ بکەم، دواتر فرسەت بە هاوکارانی شوێن لەم باتەوە قسەی خۆیان بکەن. بە بڕای من ئەوەی کە شۆڕشی ئۆکتۆبەر بە ئێمەی ئەڵێ ئەوەیە کە گۆڕانکاری ممکنە ئەو کاتەی کە هێزێکی جەماوەری و هێزی کۆمەڵایەتی بۆ گۆڕانکاری خۆی ئامادە کردو، خۆی ڕێخستووە. شۆڕش برێتی نییە لە شیعاردان، شۆڕش برێتی نییە لە دروشمدان، شۆڕش تەنها بەرنامە نییە، شۆڕش هێزێکی ڕێکخراوە کە خۆی ئامادە کردو بۆ گۆڕانکاری، کە خۆی ئامادە کردووە بۆی بەدیل و ئەلتەرناتیڤی دەسەڵاتی ئاین دەبێت. ئەوەی کە لە شۆڕشی ئۆکتۆبەر ئەبینرێەوە هەمان شتیش لە شۆڕشی فەڕەنسا ئەبینرێ، بەداخەوە لە ناو باسکردن لەوەی کە حیزبی فڵان چی کردو، هێزی فڵان چی کردو، ڕابری فڵان چی کردووانە بیرە برێتەوە، ئەوەیە کە جەماوەر بە ڕێکخراوبوون بە خۆڕێخستن هاتووە و پێش ئەوەی کە ئەوەی کۆن بڕوخێنێ ئەمەی نوێی بنیاد ناو دروستی کردووە. ینی ئەگەرچی لەسەر شۆڕشی فەڕەنسا وردەبییتەوە ئەوانە پێشەوەی کە قسە لەسەر ئەوە بێکە دەسەڵاتی پاشایەتی بڕوخێەوە و سیستەمە هەمووی هەڵبۆشێتەوە، ئەبینیت کە لە ناو فەڕەنسایە دەسەڵاتێکی تر چەکەرەی کردووە و ئەو کاتەکەیانێ بەرەنگاری مەلیک ببنەوە لە فترێکی زۆر کەم و کورتە، لە فترێکی زۆر کورتە، چەند ڕۆژێکە 30,000 چەکدار لە پاریسکەوە بێتەوە. ئەمە هەمان شت ڕاستە بۆ شۆڕشی ئۆکتۆبەر. یعنی شۆڕشی ئۆکتۆبەر ڕووداوێکی بەو جۆرە نییە کە جەماعەتێک گروپێک هاتوون چونکە هەم سۆشیالیستەکان بجۆرێک و هەم ئەوانەشێک کە لە دژی سۆشیالیزمن بە جۆرێک هەمان شت ئەڵێنەوە. بەرشەفەکان هاتن موامەرەیەکیان کرد، خۆیان کۆ کردەوە، ئەوانە جەماعەتێک بوون ڕۆیشتن پەلاماریاندا و دەستگاکانیان گرت و انقلاب و کودەتایان کردو. ئەوانە یا شۆڕشی رووسیا بەگشتی کاری مەجموعەیەک لە گروپی ناڕازی بۆ لە فترەی شەڕا و خەڵک بێزار بۆ برسی بۆ و هیلاک بۆ تووڕە بۆ بۆی ئەم شۆڕشە ڕوویداوە. شۆڕش وەکو ئەنجامی تووڕەیی خەڵک، نەک وەکو ئەنجامی هۆشیاری خەڵک، نەک وەکو ئەنجامی ڕێکخراوبوونی خەڵک، وەگەوەی کە شۆڕش بە نەتیجەی ئەوە بێکە ئیتر هیچ ئەلتەرناتیوێکی تر نەماوە بۆ ئەوەی ژیان بکەی، ئەبێ پەنابەری بۆ شۆڕش و ئەوانە، لە حاڵێکە باسەکە زۆرتر لەسەر ئەوەیە کە ژیانی ئایندە، دەسەڵاتی ئایندە، پارێزگاریکردن لە ژیان لە ئایندەیە ممکنە بۆ ئەلتەرناتیوی کە ئێستا لەسەر زەوی هەیە، هەر ئێستا دروست بووە. یعنی ئەگەر لە شۆڕشی فەڕەنسا باسەکە لەسەر مەجموعی عمومی یا جەمعیەتی عمومی بوو یا ئەوەی کە دواتر بوو بە پەرلەمان و ئەوانە، لە رووسایە شوراکان بوون، لە رووسیا سۆڤێتەکان بوون، سۆڤێتەکان خۆیان ئامادە کرده بوو، جەماوەریان ڕێخستە بوو، توانای ئیدارەدانی کۆمەلگانە بوو. شتێکە بێتە پێشەوە کە بیری لێکەینەوە دوو دەسەڵاتیە، دوو دەسەڵاتی ئەوەی کە بە جۆرێک پێما بێ گۆنا بوو یا هیوا بوو باسیشان کرد لە بەشەکانی پێشووترا، دوو دەسەڵاتیە، ئەوەی بڵین دوو دەسەڵات حاکمە، دەسەڵاتی حکوومەتی موقت و دەسەڵاتی شوراکان، و لە واقع ئەوەی کە ئەتوانێ حکوم بکاتەوەی کە ئەتوانێت ئیداری کۆمەلگا بکە دەسەڵاتی شوراکانە. ئێمە پێویستمان بەوە هەیە، ئەمە پێمان ئەڵێ کاگەر ئێمە شۆڕشی ڕاستەقینەمان ئەوێ باسکردن لەسەر جوملەی شۆڕش جێرانە و بەرنامەی شۆڕش جێرانە و کاری شۆڕش جێرانی ئەمڕۆ بچیتە سەر جادە و مۆلۆتۆف بەهاویت و عەلەمی سوور بەرزکەیتەوە نییە. قسەکردن لەسەر گۆڕینی پێکهاتەی ڕێکخراوبوونە لە کۆمەلگایە، گۆڕینی کۆمەلگایە لە خوارەوە، دروستکردنی ئەوەی ئایندەیە بەر لەوەی ڕووخاندنی ئەوەی ئێستا بێ، کە ئەمە ئەرچی سۆشیالیستەکان و ئەرچی کۆمونیستەکان و ئەرچی ئەوانەیە کە یانێ دنیا بگۆڕن. ئەگەر بەردی بناغەی دەوڵەت و دەسەڵاتی داهات و ئەمڕۆدانەوە زرێنی دایدەنێین، دڵنیابن کە ناتوانین ئەوەی کە ئێستا هەیە هەرچەنە مافیایی بێ، هەرچەنە ئەڵقە لە گوێی کۆمپانیاکان بێ، بە شۆر بەرژەوەندی سەرمایەداریەوە بێ، خوێنمان کاتە کاسەوە بیفرۆشە، سەرنجام هەر ئەوە ئەمێنێتەوە کە ئەتوانێم حکومەتە
ئەم کۆمەلگایە ئیدارە بدا. ئەگەر ئەلتەرناتیوێکی تر بۆ ئیدارەدانی کۆمەلگا لە بەردەستانە بێ ممکن نیەوەی ئێستا بتوانێت هەڵبۆشێتەوە و بەتایبەت ئێمە باسی شۆڕشی ئۆکتۆبر و باسی شۆڕشی فەڕەنساکەین. ڕۆژگارێکە شەبەکەی قیتارات نەبووە، ڕۆژگارێکە شەبەکەی کارەبا نەبووە، ڕۆژگارێکە شەبەکەی ئەنتەرنێت نەبووە، ڕۆژگارێکە تۆڕی ئاوی پاک نەبووە بۆ ماڵان بچێ، ڕۆژگارێکە کۆمەلگا ئەم هەموو تاقیداتە و بەم هەموو لێک ئاڵۆزیەوە نییە، ڕۆژگارێک کە بەشەرەکان لە بەردەمی ماڵەکەی خوانە، کارگەریش بوو لە بەردەمی ماڵەکەی خوانە، هەندێک سەوزەواتێک کرد لە برسا نامرد دەگەر بێکار بووایە. ئێمە ئەمڕۆ ئەگەر بازاڕ و دوکاندا بکرێ ڕۆژێک هەموو ئەوەی کە لە ئەوروپا هیبیریت و ئەوانە بە معنای کەلیمە حرفی برسی ئەبێ، لەبەرەوەی کەس ناتوانێت هیچ بەرهەمێکی خواردەمەنی بۆ خۆی دروستکە. ئەومانە ئێمە بووینەتە بەشێک لە ئەو سیستەمە کە ئەچەرخێ و ئەگەر نەتوانین ئەلتەرناتیوێکی حازر و ئامادەبوون سیستەمە ئامادە بکەین و ئەمانە ئەوەی کە ئێستا هەیە ناڕوخێ، هەرچەنە نائینسانی بێ، هەرچەنە ناڕەوا بێ و هەرچەنە نایەکسان و نامەعقول بێ بەدەبی ئەوەی کە نامەعقولە نامەوجود نییە، ئەوەی کە نامەعقولە هەر ئەمێنێتەوە تا ئەو کاتێک ئەوەی کە ئەتوانێ ئیدارە بدات و معقولە بەوجود دێ. شەماڵ ئەگەر ڕێگەمبەی من پێم خۆشە یەک دوو شت بڵێم لەو بارەیەوە. ئەویشەوە یەکەم شۆڕشی ئۆکتۆبەر دوو شتی سەلماندووە بۆ ئێمە وەکو کۆمۆنیستەکانی ئەمڕۆ سەدەی 20 و سەدەی 21. یەکەمیان ئەوەی کە شۆڕشی سۆشیالیستی ممکنە و ئەکرێ و چینی کرێکار دەتوانێت دەسەڵات بگرێ. دووهەمیان و ئەمەی کردو بە حەقیقەت لە لامان، دووهەمیشیان پێم وابێت تەجروبەی لینین و حیزبی بەڵشەوی ئەو دەرسەمان پێێن کە ئەڵێ چینی کرێکار ئەبێ حیزبی خۆی و بزوتنەوەی خۆی جیا کاتەوە لە حیزبی بۆرژوازی و لە شۆڕشی بۆرژوازی و ئەو کاتی کە جیای ئەکاتەوە ئەتوانێت بنەماکانی کۆمەڵگەیەکی سەرمایەداری سیستەمێکی سەرمایەداری هەڵوەشێنێتەوە و هەوڵ بە وشەی هەوڵ با بە ئەنقەست بەکارێنم هەوڵ با بۆ ئەوەی کۆمەڵگەی سۆشیالیستی دامەزرێنێ. بەڵام لە دنیای ئەمڕۆیە ئێمە کۆمۆنیستەکان بە بڕوای من بۆ لێکدانەوەمان لەو دەرس و تەجروبانەی لە شۆڕشی ئۆکتۆبەر وەریەگرین ئەبێ خەڵکێکی میتافیزیقی و خەیاڵ پڵاو نەبین. هەر ئەو قسانە تۆ کردن لە ئەوڵەوە ناکری ئێمە وەکو پاڵەوانێتی کەسەکان سەیری ئەمە بکەین. ڕاستە تاکەکان دەوریان هەبووە، ڕابەری دەوریان هەبووە، بەڵام ئەمە پاڵەوانێتی نەبووە. دەرسێک کە وەریگرین ئەبێ بیر لەوە بکەینەوە کە تۆ ئەبێ چینی کرێکار و چینێکی سەرتاپاگیر نەک گروپەکان بێنیتە پای شۆڕش. شۆڕش بە گروپە کۆمۆنیستەکان و بە حیزبی کۆمۆنیست بەتەنیا ناکرێ، بەڵکو بە خەڵکی بە چینی کرێکارەکرێ. چینی کرێکار چینێکی بەرفراوانە پڕپڕیەتی لە بیر و بۆچون و سنەتی جۆراوجۆر و سنەتی شۆڕشگێڕانە سنەتی هەموو جۆرە هینێکی تایە لە ناو کۆمەلگایە. بەڵام شۆڕش بەمە ئەکرێ بە چینە بەرفراوانەکە ئەکرێ و دەر حیزب بێوێ ئەم حیزبە بگەێن ئەم چینە بگەێنێ بە شۆڕش ئەبێ بڕوە ئەم چینە ڕێک بخە، نەک بە تەنیا خۆی ڕێک بخە، نەک بە تەنیا گروپەکەی، نەک بە تەنیا هاوبیرەکانی، نەک بە تەنیا ئەو کەسانی کە وەکو یەک خەت بیرەکەنەوانێ. چونکە شۆڕش بەمە نەکرا، شۆڕشی ئۆکتۆبەر بەوە ڕووی نەیە. بەشێکی تر ئەوەیە کە ئێمە ئەبێ زۆر کراوە بین. باوەڕم پێ بکە گەورەترین بە بڕوای من گەورەترین خزمەت بە بیرەوەری شۆڕشی ئۆکتۆبەر و بەو هەموو وەسف و سەنایە کە ئێمە لە بەشی دووەما کردمان گەورەترین خزمەت کە پێی بکەین ئەوەیە کە بە چاوێکی ڕەخنەگرانەوە سەیریکەین، ئەوەیە کە بە چاوی زۆر زانستیانە زۆر ماتریالانە واتە بە شێوەیەکی مادی دوور لە سۆفیەت و دوور لە پیرۆزکردن ئێمە بڕوانینە فاکتەکان، بڕوانینە لێکۆڵینەوەکان، بڕوانینە ئەوەی کە چی کەم و کورتێک لەم شۆڕشا هەبوو، چ شتێ وای کرد هەرە و نمونەی تۆ هێناتەوە کە ژنان کە باشترین نمونەی یاساکان و ڕزگاری و ئەمانەیان بۆ خوڵقا و باشترین نمونەی هەموو بەشەریەت لەم شۆڕشا پیشاندرا لە ڕزگارکردنی ژنانە لە دوای چەند ساڵێ ئەسەن بە شکست گەیشت تەواوی ئەو یاسایانە هەڵوەشانەوە و نەکەر ئەوە بەڵکو ئەو ڕێکخراوەی کە ئەم کارانەی ئەکرد ئەو ڕێکخراوی ژنان کە لە نێو حیزبی بەڵشەفیە ئەم کارانەی ئەکرد و ڕابەری ئەکرد و سەرپەرشتی ئەکرد ئەسەن ئەو ڕێکخراوە مەمنوع کرا هەڵوەشێنرایەوە.
بۆ نمونە ئەمە یەکێکە لەو نمونانەی کە لەوانێت تۆ بتوانی گۆنا خاڵێکی گرنگت باسکردن دەبێ ڕاستی زیاتر لەسەر مەسەلا ینی بابەتی هەڵسەنگاندن ینی لە ئەوەی وتت کە جگە لە پێ هەڵدان ئێمە هەڵسەنگاندنمان پێویستە تەوان ڕاستیە بابەتەکە ئەوە بوو کە ئێمە بۆی تابلۆکە هەمووی ببینین تابلۆکە هەموو ببین لە ڕاستیە زۆر گرینگە لە یەک گۆشەوە سەیری نەکەین ئێمە هاتین قسەمان لەسەر لە بەشی یەکەم لەسەر هەڵومەرجەکە کرد و دوایی لەسەر دەستکەوتەکانی کرد بۆ باسی دەستکەوتەکە لە ڕاستی چکە لەم کۆمەلگای ئێستاە ئەمانە نابیندرێ و هێرشی بان قەسی لەسەرە و ئەم هێرشە لە ڕاستی پێشەوەی لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر بێ لەسەر فکری سۆسیالیستیە نقطە سەری در من پێم وایە دیارە ئەوەی شەماڵ وتی لای من گرینگە بەڵام من دەمێت زیاتر لەسەر ئەوە تێگەیشتنی تۆ عینەلام گرینگە لە ڕاستیە هەڵسەنگاندنی ئەم بابەتە یعنی پێت وایە ئێمە لە چوو ڕوویەکەوە پێویستمان بە هەڵسەنگاندنی ئەم بابەتەیە و چۆن هەڵسەنگاندنێک لە ڕاستیە بەڵێ من پێم وایە لە بەرنامەی پێشکەشەکرێ ساڵە من پێم وایە ئێمە زۆر بە دروست هاتین هەم باسی هەلومەرجە مێژوویەکەیمان کرد و هەم هاتین باسی دەستکەوتەکانیمان کرد و ئەبێ پێداگری بکەین بەردەوام لەسەر و دەستکەوتانە لە هەمان کاتە قسەکەی من هاوڕێ هیوە ئەوە بووکە ئێمە ئەبێ لە هەمان کاتە کە پێداگری لەسەر دەستکەوتەکانی شۆڕشەکەین ئەبێ وەک کۆمونیستەکانی دنی سەدەی 21 ببینین کە چ شتێک وای کرد کە شۆڕش بە شکست بگات وای کرد کە ئەم دەستکەوتانەی کە لە چەند ساڵی یەکەمی شۆڕشە کە ئومێدی بە هەموو دنیاە ئومێدی بە هەموو چینی کرێکاریە چینی کرێکار و ژنان و لاوان و هەموو بەشەکانی تری کۆمەلگایە چی وای لێ کرد و ئەبێ بە شێوەیەکی زانستیانە سەیریەمانە بکەین ئەبێ بڕۆین لێکۆڵینەوە لە بۆ نمونە لە مەسەلەی دەوری حیزب بکەین لە مەسەلەی ئەو دەوڵەتی کە دروست کرا لە باری سیاسیەوە ئەم شۆڕشە سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا بەڵام لەباری ئابووریەوە هەمومانە زانین لێکۆڵینەوەکان زۆرن مەسەلەن تۆ خۆتە زانی ئەتوانی بڕۆین ترۆتسکی چزانم ببورن ئەرێ بۆخارین ناوەکانم بۆ بیرە خەڵک زۆرە لە سەرمانە لێکۆڵێنەوەی کردووە بە بڕای من دەوری ئێمەی کۆمونیستەکان ئەوەیە بەردەوام بە چاوی ڕەخنەگرانە سەیری لایەنە جۆرا و جۆرەکانی کەم و کورتیەکانی ئەم شۆڕشە بکەین لە کووا کەمی هێنا ئایا لە مەسەلەی بیروکراتیزما بوو کە ترۆتسکی باسیەکە ئایا لە مەسەلەی ئابووریا بوو کە مەنسوور حکمەت و زۆر کەسی تر باسیەکەن شکستی ئابووری بوو شکستی ئەوە بوو کە حیزبەکە بیروکراتی بوو ئایا مەسەلەی ئەوەیە کە حیزب جێگەی چینی کرێکاری گرتەوە لە دەسەڵاتە وەکو ئاسۆ کەمال باسیەکە یاخود خەڵکی تر زۆر کەسی تر بڕۆین لەسەر ئەمانە بە بڕوای من لێکۆڵینەوە بکەین بیری لێ بکەینەوە و وەکو کۆمونیستەکان پێویستمان بەوەیە کە فێربین ئێمە ئەم جارە چی بکەین بۆ ئەوەی شۆڕشێک ئەگەر هاتە پێشەوە فرسەتێکی لە بابەتی ئەوەی سەردەمی شۆڕشی رووسیا و شۆڕشی ئۆکتۆبەر هاتە پێشەوە ئەم جارە چی ئەتوانین بکەین کە ئێمە شۆڕشەکەمان بەسەرکەوتن بگەێنین من مەبەستم ئەوە بوو لەسەرم نکتێ بکەم بۆ ناگەم من اختلافم هەیە بۆ تەسویر ئەزانی اختلافەکەم چۆنیە سؤالی من پرسیاری من ئەوە نییە ئەم جارە کۆمونیستەکان چی بکەن واقعا ئەگەر ئێمە هەر بەو تەسویرەی تۆ وەفادار بین بەوەی کە دەسەڵات و دەوڵەت و کۆمەلگا لەلایەن چینێکەوە ئەگۆڕێ لەلایەن جەماوەرەوە ئەگۆڕێ نەک لەلایەن حیزبێکی دیاری کراوەوە ئەو دەم پرسیارەکانمان ئەبێ لەم منهەجێتە بیرکردنەوە ئەوە بێ جەماوەر ئەبێت چی بکە نەک کۆمونیستەکان ئەبێت چی بکەن باسەکە لەسەر ئەوەیە شۆڕشی ئۆکتۆبەر و ئەو شتێکە لە ڕابردووە ڕوویداوە ئەو مێژووی لە ڕابردووە ڕوویداوە مێژووی جوڵانەوەیەکی دیاریکراو نییە بەتەنها مێژووی جوڵانەوەیشی ئایدۆلۆژی دیاریکراو نییە بەتەنها کە لە فلانە غەڵەتی بوو لە فلانە خاڵە نازانم چی بۆ ئەوانە مێژووی جوڵانەوەیشی واقعیە کە بەهۆی بەفعلی بە کۆمەڵێک عواملی دیاریکراوە ذاتی و مەوزوعی نوشستی هێناوە نەگەیشتووە سەر نەکەوتووە نەگەیشتووەتە ئەو جێگایی کە هەموو ئەهدافەکانی بەدەستبێنێت تامان من ئەوم قبول نییە خەڵک بڵێ شۆڕشی ئۆکتۆبەر نوشستی هێنا یا بڵێن شۆڕشی ئۆکتۆبەر شکستی هێنا شۆڕشی ئۆکتۆبەر سەر نەکەوت شۆڕشی ئۆکتۆبەر سەر نەکەوت لەسەر ئەوەی کە کۆبەڵگەی سەرمایهداری کۆتایی پێبێنێ و سۆشیالیزم دابمەزێرە بەڵام شۆڕشی ئۆکتۆبەر 1001 لایەنی هەیە کە تیا سەرکەوتووە و بۆ بەشێک لە تاریخ و مێژووی سەرکەوتووی کۆمەلگای بەشەری ئەگەر ئێمە دێین لەسەر ئەم مێژووە قساکەین و ئەمانەوەی هەڵسەنگاندن بکەین پێویستمان بۆیە هەڵسەنگاندن لەسەر
مێژووی جوڵانەوەی کارگەری بکەین ناڵی جوڵانەوەی کارگەریە حیزب بێ بە بەدیلی ئەی بوو کە دەی باز لە عوائقەکان و مشکلاتەکانەکەی دووبارەیتەوە بەسەر لە چینی کارگەرتی پەڕی مۆقعەکە دەبێت بە کۆمونیستەکان بۆ کۆمونیستەکان دووبارە ئەو ئەکتەرن کە ئەگەر باش کارکەن ئەتوانن دنیا بگۆڕن ئەگەر خراپ کارکەن دنیا ناتوانن بگۆڕن بۆ چینی کارگەر خۆی ئەکتەری ئەم مێژووە نیە من ئەمە تێڕوانینێک و تەسویرێکی جیاوازمە لەگەڵ ئەو باسەرەشە کە هاوڕێ کەمال کردوێتی کە دووبارە تۆپەکە هەڵنادەمەوە سەر ساحەی حیزب و کۆمونیستەکان و ئەوانە باز لە جوڵانەوەکی خۆمان ئەمڕۆ چی بکەین چۆن خۆمان ڕێخین من کارگەرێکم مارکسیزمیشم نەناسیوە چۆن خۆم ڕێکخەم چۆن خۆم سازمان بم چۆن شۆڕش بکەم چۆن ئەم دنیای بگۆڕم پرسیاری ئەساسی ئەوەیە بجوای بم پرسیارە نەبینەوە نەک مشکلاتی کۆمونیستەکان زۆر کردە چەپەکان کێشەکانیان چییە قەیرانی چە بکەی تەواوکەین با بە قەیرانی چە بۆ تەواوەکەی قەیرانی هاوڕێشەماڵ ڕاستەکەی باز لە باسی ئێمە باسمان لەوە کرد کە چینی کرێکار شۆڕشی کردووە کۆمۆنیستەکان بەشێکن لە چینی کرێکار بەشێکی ڕۆشنبیرن لە چینی کرێکار توێژێکن لەو گروپێکن لەو خەڵکێک نین لە دەرەوەی چینی کرێکار بەشێکی ڕۆشنبیرن کە هەوڵەیەن کە هاتوون بە شێوەی جۆرا و جۆر لای خۆیان ئەوان ڕێبازێکی مارکسیستیان گرتوۆتە بەر بۆ ئەوەی شۆڕشی کرێکاری بەسەرکەوتن بگەێنن بۆ ئەوی چینی کرێکار ڕێکخراو بکەن لەم ڕوانگەی و من باسەکەم ئەگینا بە تەواوی لەگەڵ ئەو ڕائەی تۆیان نە شۆڕش کۆمونیستەکان کردوانە نە شۆڕش بە تەنها بەڵشەفەکان کردوانە شۆڕشی چینی کرێکارە ئێستش لە هەر شوێنێکە شۆڕش ڕووبا هیچ حیزبێ من پێما بێ قسەکانم بەو شێوەیە کرد هیچ حیزبێک و هیچ گروپێکی سیاسی کە پێی وابێ یەک بڕوا و یەک ئایدۆلۆجیا و یەک قسەیە ئەو ناتوانێت شۆڕش بکە و ناشیکە و ئەمە خەیاڵە بەڵام چینی کرێکار شۆڕشەکە کۆمۆنیستەکان بەشێکی ڕۆشنبیر گروپێکی ڕۆشنبیرین هەروەکو چۆن ئەنارکیستەکان گروپی ڕۆشنبیرین سندیکالیستەکان بەشێکن لە چینی کرێکار لەوانەیە لە نێو چیرە و شۆڕش تەنها ئەمەنەیە هینەکەی من دەوری کۆمونیستەکان لێو ئەبینم نەگەوەی کە پێم وابێ کۆمونیستەکان شۆڕش بەرەو سەرکەوت بارحاڵ من نەتیجەی قسانە ئەوە نەتیجە ئەگرم ئێمە پێویستمان بە مەنهەجێتێکی دیاریکراو بە بەرنامەیەکی دیاریکراو هەیە کە باڵ و بەشەکانی چینی کارگەر یەک بخە نەک پێویستمان بەوەی وەکو لیبراڵەکان بڵێ من احترامی تۆ گرم تۆش احترامی من بگرە من ڕێزی بۆ چوونی تۆ دانێ تۆش ڕێز بۆ چینی من دانێ هەمومانە چینە ناو حیزبێکەوە و تۆ بڵێ سیر و بنەڵێم پیاز و بەڵام بەیەکەوە لە ناوی قاعیابی بۆی ئین نەبێ من لەم هینا لە ڕاستیە من هەر ئەو گفتوگۆی ئێستا ئێمە دەیکەین یعنی بەم جۆرە لە ڕاستیە و لێکەوتەکانی ئێستا ئێمە شکستەکانی سیستەمی سەرمایەداری و بابڵێن لێکەوتەکانی ئەم دەستکەوتە لە ڕاستیە یعنی من پێما قسەکاتێک کەلیمەی شکست بەکاردێن من ڕێگە لەگەر ئەو مفهومەی شەماڵ لێرە بابڵێن نزیک بم کە کەلیمەی شکست تۆزە هینە یعنی ئێمە شکست بە چ مانایەک بەکاردێن خۆ من دڵام ئێستا گۆناژ وردی کاتەوە هەر لەم بەم تێگەیشتنەیە شکست بەمانە فەلسفەکەی نییە لە ڕاستیە یعنی ئەگەر ئێستا دۆقی ئێمە قسەی لەسەر دەکەین و هێشتا زۆر یعنی ئاسۆکانی ئەم شۆڕشە و ئەوەی پێدەوترێ زۆرێک لە پۆتانشێڵی ناو ینی شۆڕشەکە و دەستکەوتەکانی لە دوای ئەوە و ئەرکانی لەسەر دەوڵەت زیادی کرد و ئەو مافانەی بۆ مەسەلەی کرێکاران و بۆ بیمە کۆمەڵایەتیەکان و بۆ ئەوی باسمان کرد کە ئەوەی پەیوەندی بە مافە ئابووری کۆمەڵایەتیەکانەوەیە تەنانەت هەمووی لە ڕاستی لێکەوتەکانی بوو ئێساش بەشی زۆری دەوڵەتەکان کە قسە لەسەر مافی ئابووری کۆمەڵایەتی کە لەسەر ژن کە لەسەر کەرامەت بۆ ئینسانەکەن لە ڕاستیە لە دەرەوەی کاریگەری شۆڕش ئەزمونێک لە بارودۆخێکی تایبەتە بیبینین ئەمە بەمانای ئەوە نییە ئێستا ئێمە ئەوەی جەناب تاڕی ئاسۆ کۆمەڵی قسەی لەسەر ئیشکالەتی حزب کردی بەمانای ئەوە نییە ئێمە ئەمڕۆ قسە لەسەر قەیرانی حزب نەکەین حزبی چەپ لە دنیا لە ڕاستیە و لە کوردستانە و قسە لەسەر مەسەلەی موقعیەتی ئەم تەنانە لە لایەکتر لەسەر موقعیەتی کرێکار لە بەرامێنان و ئەو پەراوێز خستنە تازەیەی کە باڵێن سیستەم خستێتەوە ئێمە ئەگەر قسەکردن بێت لە ڕاستی لەسەر سوود لێوەرگرتنی لینین کاتێک کە هەموو تەسەورەکان پێشتر ئەوەیە
بەو تێگەیشتنی کە مارکسی شۆڕژ نابێت لە رووسیا ڕوو بدا دەبێت لە وڵاتێکی پیشەسازی گەورە بەنمونە بەریتانیا ڕوو بدا لینین دێ ئەمە هەڵدەجێڕێتەوە لە ڕاستیە تەمان لینین دێ ئەمە قسە لەسەر لینین وەکو فیگەرێک ناکەین لە ڕاستیە لینین وەکو نوێنەرایەتی ئەوەی شەماڵوتی بارودۆخێکی تایبەت دەکەین بەڵام لێرە لینین و حزبی بەلشەفی و ئەم هەڵ و مەرجە گشتێ دێ تۆ تەسویرەکە ئاوا دەدەیت بۆیە ئێمە لە ڕاستی لە بارودۆخێکی ئاوایە چەند توانیمانە ئێمە سەوی سەرمایه‌داری ئەم هەموو بابلن لێکەوتە جیاوازانی هەیە ئێستا لەسەر بابەتێکی کۆرۆنای ئەمە ئەم بابەتی ئێستا بابەتی تەندروستی و بابەتی کۆرۆنا خۆ باشترین مؤشرە ڕۆژانە پێمان دەڵێ ئەمەی شکستی ناوی سیستەمی سەرمایه‌داری چینەما بە کۆمەلگای مرۆڤایەتینەکە بەڵام ئەم پرسیاری شەماڵش لە ڕاستی لە جێگای خۆیەتی کە سیستەمی سەرمایه‌داری من ئەم لەگەم تێگەیشتە لە ڕاستیە تەنیا بە ناشرینەکانی بە زۆڵمەکانی ناڕوخێ و بەدیدی ئێمە شۆڕژ و گۆڕانکاری پێش ئەوی ڕوخام بێ لە ڕاستیە پرۆسەیەکی بنیادنانە یعنی جۆرێکە لە چێکردن لە خۆ ئامادەکردن خۆ ئەگەر هەر ئێمە هیچ نەبێ من پێم وایە بۆ ئەمەی لینین ئەمەی حزبی بەرشەفی بنیادنان نەبوو بنیادنانی با بڵێن سندیکاکان ئەوەی پێدەوترێ هین مەجالیسەکان شوراکان و پێشتر ئەو خۆ ئامادەکاریانە ئەو هەموو مناقەشەیە لە ناو حزبە ئەو هەموو تێگەیشتنە هەموو بنەمانی دروستیان کرد خۆ ئەمە لە ڕاستیە داهێنان بوو بەداخۆ ئێستا هەموو کۆمەنیستەکان ئێمە ناتوانین ئەسڵەن لە چوارچێویی دیاریکراوە خۆشمان ڕێک بکەوین یعنی ناتوانین قدرەتی ئەومان نییە سازانێک بکەین لەسەرەوەی چۆن چوارچێویەکی کارکردن بێکەوە لە ڕاستیە ڕێک بخەین بە تێگەیشتنی من ئەم شۆڕشە هەمیشە پێمان دەڵێ کە دنیایەکی باشتر ممچینە لە ڕاستیە جاریشتر پێوان دەوتەوەی پێشتر ئێمە لە پێوان دەوت وەکو خەڵک لە چوارچێوەی خەیاڵە پێی دەوتین ئەمە لە ڕاستی خەیاڵ نەبوو بوو بە واقع چۆن دوێنێ ئەم واقعە دروستکرا ئەمڕۆژ لە ڕاستی ئەم واقعە بە پێی بارودۆخی تازە ئێمە دەتوانین باشتر دروستی بکەم من پێم وایە تێکۆشان لەم بارەیەوە نەوەستاوە هەر دروستکردنی لە ڕاستی ئەم کەناڵی ئێمە بە چەند هاوڕەیەک بەخۆ بەخشا بەم ئیمکانەت و سەرڕای ئەم وەزعی خۆمان و هێندێن کەناڵێکی وە دەکەینەوە بێکەوە قسە لەسەر بابەتێکی ئەوا دەکەین و دەڵێن ئەمە بەشێکە لە تێکۆشانی مرۆڤایەتی من پێم وایە ئەمە یعنی پێمان دەڵێ کە تێکۆشانی ئێمە بۆ بنیادنانی سۆسیالیزم بۆ دنیایکی باشتر ناوەسێ لە ڕاستێ لە دوای شۆڕشی ئۆکتۆبەر و لە دوای نەوەتەکان بێگومان نەوەستاوە و ناژوەستێ هاوڕێ هیواگەر نقطەیەک هەیە نقطەیەکی تازە هەیە خاڵێکی تازە هەیە بە باسی بکە گەرنا وەختەکە زۆرتر لە باشە من آخر شت باسی بکەم شەمە لە ڕاستیە من پێم وایە جگە لە بارە بابەتیەکە ئێمە لە ڕووی مەوزوعیەوە لە ڕاستیە ئەم دۆخی ئێستا پێویستی بە بنیادنانە ئەم بنیادنانە لە ڕاستیە من لە هێزی سیاسی و خۆڕێخستنەوە دەیبینم کە بەداخەوە تا بە ئێستا ئێمە لەوە کێشەی زۆر گەورەمان هەیە و لە هاوکات بینینی باڵێن ئەو گۆڕانکاریانەی لەسەر مووقعی کرێکار ڕۆڵی لە سیستەمی بەرەمێنان و ئەو پەراوێز خستنە تازەیی کە کۆمەلگای سەرمایه‌داری تازە دروستی کردووە و هاوکات ئەوەی پێی دەوترێت دوجار ڕۆڵی دەوڵەت و سیستەمی سەرمایه‌داری بە مەفهومە نیلۆبرالیزمەکەی ئێستا خۆیان یعنی ئێستا لە ناو وڵاتانی ئەوروپا جارشکە قسە لەسەر نەمانی ئەم فۆرمە دەکەن و دەگەڕێنەوە بۆ ئەم فۆرمە لە دەوڵەت کە لە ژێر کاریگەری هەژمونی فکری سۆسیالیستی کۆمەڵێک ئەرچی لەسەر شانی خۆی دروست کرد دواخاڵەوەیە لە ڕاستیە من کۆکم لەسەر ئەم تێگەیشتنی کە بەبێ ئەلتەرناتیڤ من پێم وایە عین دەبێ واز دەبین ئێمە چیت لە ڕاستیە خەریکی نەسیحەتکردنی دەسەڵات و نازانم کۆمەڵی بابەتی تربین ئەم بابەتەی ڕخنە دەگری ئەمە دەسەڵات وایە کۆمەڵی بابەتی من پێم وایە دەسەڵات شوناسی خۆی ڕۆژانە بۆ کۆمەلگا تەرحەکە و مانیفێستەکە ئێستا ئەرکەکە لە سەرشانی ئێمەیە لە ڕاستیە کە ئێمە چۆن ئەلتەرناتیڤێک پێشکەشەکەین ئەم ئەلتەرناتیڤە من پێم وایە دەکرێت یادی 103 ساڵی شۆڕشی ئۆکتۆبەر و یادی 150 ساڵی لەدایکبوونی لینین هەموو ئەزمونونەکانی تر لە ڕاستیە یعنی هانی زیاتری ئێمە بدە لەم بارەیەوە بیر بکەینەوە من پێم وایە تێگەیشتنیی گشتی ئێستا لە کۆمەلگای جیهانی لەسەر ئەوە هەیە کە سەرمایه‌داری کۆتایی دنیا نییە بەڵام لە ڕاستی بەداخی شەوە ڕێک نەکەوتی لەسەرەوەی ئەلتەرناتیڤەکە چی بێ ئێمە قسە لەسەر سۆسیالیزمەکەین بەڵام سۆسیالیزم لە بارودۆخی ئێستاە بە چ جۆرێک کە سۆسیالیزمێکی واقعی بێ یعنی بتوانین شتێکی واقعی چێ بکەین گۆنا وتەکانت بڵێ خۆ فۆرمەڵەکەرەوە بە
من آخر قسم ئەوەیە من پێم وایە شۆڕشی ئۆکتۆبەر سەرکەوت ئەوەی کە سەر نەکەوت هەرکە ئێوەش باستان کرد ئەوەیە کە سەرکەوتوو نەبوو لە بنیادنانی کۆمەڵگەیەکی سۆشیالیستی و دەوڵەتێکی سۆشیالیستیە کە چینی کرێکار دەسەڵات بگرێتە دەستیایە ئەمە بە کورتی بۆ دنیای ئەمڕۆ من پێم وایە ئەرکی ئێمە جگە لەوەی کە ئەبێ پێداگری بکەین لەسەر ئەو هەنگاوانەی کە شۆڕشنا نای و ئەو دەرس و تەجروبانەی کە پۆزتیفانە ئەرێنیانە ئەتوانین بەکاری بێنینەوە لە هەمان کاتە ئەوەی کە هەمیشە بگەڕین بە دوای پراکتیسە بە دوای پراکتیسی تازە کە چۆن چینی کرێکار بتوانێ هەنگاوی بنێ بەرەو کۆتاییهێنان بە دنیای سەرمایه‌داری بە کۆمەڵگەی سەرمایه‌داری بە سیستەمی ئابووری و سیاسی سەرمایه‌داری بە دڵنیایی بە لە بەرچاوگرتنی ئەو شتانی کە هاوڕێ هیوا باسی کرد دنیای ئەمڕۆ زۆر گۆڕاوە لەو دنیایی کە لینین و بەڵشەفیەکان شۆڕشیان تیا کرد کە چینی کرێکاری رووسیا شۆڕشی تیا کرد دنیای ئەمڕۆ زۆر گۆڕاوە لەو دنیایی کە مارکس لەسەری نووسی لەسەر چینی کرێکاری نووسی ئێمە ئەوەی کە دەرس و تەجروبە بێ لەوانە وەرێگرین بەڵام ئەمڕۆ پێویستمان بۆیە کە خۆشمان خاوەنی لێکدانەوە بین لەسەر بارودۆخی ئەم چینە بە تایبەت کێتە سەر هەرێمی کوردستان بارودۆخی چینی کرێکار خەڵکی زەحمەت کێشچیە چۆن ئەتوانن کار بکەن بۆ هەنگاونان بەرەو ئەوەی کە بەدیل با بڵین کۆمەڵگە و سیستەمی بەدیل چییە و چۆن ئەبینێ لە خەڵکی چینی کرێکار خۆی چۆن ئەیبینێ چۆن وێنای ئەکات چۆن ئەسان خەیاڵی لێ ئەکاتەوانێ هەتا ئێمە حتمما دەورمان هەیە لەوەیە حتمما ئەتوانین ئەرێنی لەسەرمە کار بکەین و بەشێکی لەو هێزەی هەر خۆمان وتومانە بەشێکی لەو هێزەی بۆ دنیایەکی باشتر هەوڵەیە و من بەم ئومێدەوە ڕاستێکی و پێشمایم گفتوگویانە زۆر گرنگە و زۆر خۆشحاڵ بووم بە گفتوگوکە کە حتا جیاوازیەکانیشمان لێرەیە هەرچیەکە هیوادارم کە بتوانین لەگەڵ خەڵکی ترە ئەمە بەشکەین و لەگەڵ دەستەکان خۆش منی با دو قسەی خۆم بکەم بۆ من شۆڕشی ئۆکتۆبەر بە تۆی کارگەرەڵێ کە ئەتوانی مێژوو بگۆڕی من ناچمە ناو کێشەکانی کۆمونیستەکانەوە مارکسیەکانەوە بۆچی ئەم شۆڕشە سەر نەکەوت هەنگاوێکت هەڵێنا ئەی کارگەر ویستە دنیا بگۆڕی ویستە بەختەوەری بێنی ویستە ئازادی بێنی یەکسانی بێنی زۆرت هێنا تەواوت نەکرد نەگەیشتی بە ئاکام کێشە هەبوو ناڕۆشنی هەبوو زۆر مەسائل هەبوو نەدەتوانی وەڵامی بیتەوە جەنگی ناوخۆ هەبوو بە دەیان لە ڕابەرانت بە سەدان لە جەنگاوەرانت لە بەرەکانی جەنگا بەدەستی چەند هەموو هێزە ئیمپریالیستەکانی دنیا هەموو هێزە سەرمایه‌دارەکانی دنیا کوژران برسێتی هەبوو قاتوقڕی هەبوو نەخۆشی هەبوو هەموو ئەمانە ڕێگان لێگرتی سەرکەوی بەڵام سەر ئەکەوی شۆڕشی ئۆکتۆبەر بە تۆڵێت تۆ توانی دنیا بگۆڕی بەو هێزەکەمەتەوە بەو دەسە خاڵیەتەوە بەو جیرفانە بەتاڵەتەوە بەوەی کە ناتوانانی خزمەتی تەواوی مناڵەکانی خۆت بکەی بەڵام توانای ئەوەت هەیە دنیا بگۆڕی نەک لە بەرەوەی فریشتەی نەک لە بەرەوەی لە ئاسمانەوە دابەزیری لە بەرەوەی دنیا گۆڕین لە قازانجی تۆیایە هیچ بەرژەوەندێک لە دنیای ئەم سەردەمایان نییە هیچ بەرژەوەندێک لەوەیە نییە کە سەرمایه‌داری لەسەر پێی خۆی بمێنێتەوە هیچ بەرژەوەندیت لەوەیان نییە کە هێزی کار کاڵا بێ بفرۆشرێ هیچ بەرژەوەندیت لەوەیان نییە کە خەڵک لە جاتی تۆ بڕیاردا بڕیاری تۆ بەدەستی خۆیەوە بگرێ و لە جاتی تۆ حکومکە و لە جاتی تۆ بڕیارداکە چەند نانەخۆی چۆن نانەخۆی چی ئەخۆی مناڵەکانت چۆن پەروەردەکەی بۆچە مەکتەبێگەچن قازانج و بەرژەوەندیت لەوەیە هەمووان ئازاد بن قازانج و بەرژەوەندیت لەوەیە هەمووان یەکسان قازانج و بەرژەوەندیت لە چەسانەوەی هیچ میلەتێکە هیچ ڕەگەزێکە هیچ ئینسانێکان نییە لە دنیاە لەبەر ئەوە تۆ توانی دنیا بگۆڕی شۆڕشی ئۆکتۆبەر بە تۆی و دنیا گۆڕی ئەبێ پێکەوە بیرکەینەوە چۆن خۆت ڕێگەخەی چۆن ڕێخستنی داهاتی کۆمەلگا دابینەکەی وە چۆن ئەتوانی دەسەڵاتی ئایندەی کۆمەلگا دابین بکەی بەر لەوەی بیر لەوە بکەیتەوەی ئەوەی ئێستا هەیە بیرڕوخێنی ئازیزان و خۆشەویستان بەم وشانە کۆتایی بەم باسی بەرنامەیەمان دێنین وەگە بینن ئێمە لێرە هەر یەکەمان لە دیدێک و بۆچوونێکی جیاوازەوە لە گۆشەنیگایەکە و قسەمان کە مەرجینە زۆر جیاواز بین بەڵام بڕیاریشمان لەسەر هەموو شتێک کۆک نین کۆچی لەسەر هەموو شتێک کۆک نەبین ئێوە نەزانتان چییە سەرنج و پێشنیارەکانتان سەرنج و ڕەخنەکانتان باسەکانتان بۆ ئێمە بنێرن بەشدارمان بن ڕەنگە بینە خزمەتتان ڕۆژانێک ئێوە میوانیان بەرنامەی ئێمە بن بیرتان نەچێ لایکی کەناڵەکەمان بکەن بە دۆستان و ئازیزانی خۆتانی بناسێنن و هەر لە خوارەوە لێرە ئەتوانن لایکی کەناڵەکە بکەن و
لەسەر زەنگەکەش کلیک بکەن بۆەوەی کە ئاپدەیتەکانی بەرنامەکانتان بۆ بێ. ڕۆژێکی خۆشتان شەوێکی خۆشتان هەبێ ڕۆژێکی خۆشتان هەبێ و بەرنامەی ئایندەیە کاتێکی خۆش بۆ ملایەک کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.